27 ساڵە دوو حیزب ئەم هەرێمە بەڕێوە دەبن لە دێگەڵەوە بۆ پارتی لەوێشەوە بۆ یەکێتی سەروەت و سامانی نەوت و گاز و گۆمرگ و سنوورەکان هەر بۆ خۆیانە ماڵ و سامانی میلەتیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە ئێستاش دوای هەموو ئەو گەندەڵیانە و لە دەستدان و فرۆشتنی لە سەدا 50 خاکی کوردستان هەمان پینەچیەکانی 27 ساڵ لەمە بەرهاتوون بە ڕۆژی ڕوون بێ ئەوەی شەرم لە خەڵک و مێژوو بکەن بانگەشەی کوردستانێکی بەهێز و ئارامی هێنەر و پڕ لە هەلی کار و خزمەت بە خەڵکی دەفرۆشن وەکو ئەوەی ئەوان نەبوو بێتن مانگێک لەمەوبەر بە دەرچوە بڕوانامەدارەکانیان وتبێت ببن بە شاگردی چێشخانەکان ئەو پەڕی نەعادالەتیان لەسەر ئەرزی واقع جێبەجێ کردووە کۆمەڵی خەڵک بوونەتە ملیاردێر و کۆمەڵ خەڵکی ژیانی ڕۆژانی پێدابین ناکرێ کۆمەڵە خەڵک بوونەتە بندیوار و موچەی زەبەلاح وەرەگرن کۆمەڵێکی زۆر لە دەرچوانی زانکۆمانەیە کە بەڕاستی هەلی کاری دەست ناکەوێ و تەنانەت لە مەطعەمەکان و شاگردیان دەست ناکەوێت کە خۆیان پێیان دەڵێن چەند شاگردی مەطعەمی کرێکاری بکەن ئەوانەشیان دەست ناکەوێت. لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتی سیاسی کوردی خراپترین ئەزمموی حکومڕانی نەمایش کردووە وەک ئەوەی پەیڕەوی ئەو پەندە کوردیە بکات کە دەڵێ بەشی خۆم بۆ خۆم بەشی تۆش دەخۆم بەهۆی ئەو فۆرمە لە سیاسەتکردنیشەوە هەردوو حیزب ئومێدی گۆڕانکاریان لە دەرونی خەڵکیدا کوشتووە و ئامانجیشان هەر ئەوە بووە خەڵک لە حیزبەکانی تر ئومێد بڕاو بکەن بەڵام ئێستا خەڵکی هۆشیارە و بۆیان دەرکەوتووە کاتی ئەوە هاتووە هێزی تر تاقی بکەنەوە و چیدی فریوی درۆ و بەڵێنی ئەو هێزانە نەکەون 27 ساڵە تۆ بە درۆ و دراوی ئەم دەسەڵاتە کە هیچی بۆ خەڵکینە بەس بۆ خۆیانە بەڕاستی ئێمە نامەوە بڵێم خەڵکی کوردستان زۆر لەوە گەورەترە بڕم لە خشتە ئەبرین بەڵام دەسەڵاتداران ئێمەیان خستۆتە ئەو قاڵبەکەوە ئێمە میلەتێکی ئەتوانین لە خشتەمان بن بۆ نمونە هەلی کارتان بۆ ڕەخسین ئەم 27 ساڵە بۆ هەری کار نەڕەخسە ئەی باسی ئەومان بۆکەن کە دادپەروەری لەکوێ ئەم وڵاتی ئێمە هەیە بەڵێنەکانی دەسەڵات لەسەر وەختی هەڵبژاردندا لای هەوڵاتیان وەکو قەوانی کۆنی لێ هاتووە و هەر 4 ساڵ جارێک لێ دەدرێتەوە بەڵام بە بڕوای چاودێران دەبوو هەوڵاتیان مەسەلەی مەلەوانە درۆزنەکە بەسەر ئەو دوو حیزبەدا بسەپێن و لە خولی یەکەمی پەرلەمان کە بڵێنەکانیان جێبەجێ نەکرد لە خولی دووەمدا وێڵیان بکردایە تا لە بەڵێن و درۆکانیاندا بخینکێن. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.